کاتە دکتۆرە لە کۆتاییدا چ شتێک پێویستە ئێمە بیکەین بۆ ئەوەی ڕێگری بکەین لە کلۆربوونی ددانەکانمان؟ نزاخان ڕێکاریەکان کەوا پێویستە لەسەر هەر کەسێک یان خۆ لەسەر هەر تاکەک ئەو ڕێکاریانە بگرێتە بەر بۆ ئەوی ددانەکەی پارێزراو بێت و هەروەها ددانەکەی دوور بێت لە کلۆربوون. ئەو ڕێکاریانەش بریتین لە یەکەمین شت وە لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە گرنگی دام پاک و خاوێنی دەم و ددان تا چەند نەخۆشیەکە زیاتر گرنگی بە دەم و ددانی بداتن ئەوە ڕێژەی توشبوون بە کلۆری کەمتر دەبێتن یان خۆ ددانی سەلامەتتر دەبێتن. نەک تەنها بۆ کلۆربوونی ددان بەڵکو بۆ نەخۆشیەکانی پووک و بۆ چەندین نەخۆشی تر ناودەم و ددان گرنگیدان بەدەم و ددان زۆر گرنگە. لە پاڵ ئەوەی کەوا گرنگیدانیش بریتێ لە شوشتنی ددانەکان ڕۆژانە 2 جار بەلایەنی کەم تۆ دەبی ڕۆژی 2 جار ئەتو ددانەکانت بشۆی یا خۆت بە شێوەیەکی زانستی دەبی پاش هەر خواردنێک کە تۆ بەیانیان نان دەخۆی یا خۆت نیوەڕۆیان بان دەخۆی پێویستە تو ددانەکانت بشۆی بەلایەنی کەم 2 جار بیشۆ ئەگەر نەتوانی 3 جاریش بیشۆی و هەروەها لە پاڵ شوشتنی ددان بەکارهێنانی پەتی ددان کە بە ڕێژەیەکی زۆر خەڵکی مەپەتی ددان بەکار نایێنێتن ئەمەش وا دەکاتن زۆربەی چارەسەرخوازەکان کە دەڵێن ددانەکانمان هیچ ڕەش نییە و هیچیش کلۆر نییە و کەچی هەست بە ئازاری ددان دەکەین یان خۆت ئازاری ددانمان هەیە ئەوە دەگەێنێتن کەوە ددانەکانی لە نێوان ئەو ڕوانەی کە دەکەونەتە نیش یەکدیا خۆت نێوان ددانەکان کلۆر بووینە بۆیە پەتی ددان زۆر گرنگە بۆ ئەوەی کەوا دوور بیتەوە لە کلۆری نێوان ددانەکان پێویستە بەکار بهێنرێتن بەلایانی خەم ڕۆژی جارێک دەبێت ددانەکانت پەتی بۆ بەکاربێنی. و هەروەها یەکێکی دیکە لە ڕێکاریەکان ئەوەیە بریتە لە خواردنی تەندروست تۆ یعنی بتانی خواردنی خۆت تەندروست بکەی هەرچی یعنی ئەو شتانی کە باسمان کرد و خواردانێک کە شەکری تێدا زۆرە لێی دوور بکەویەوە یا خۆت لەگەڵ ژەمەکان بیخۆیت یا خۆت خواردنی تەندروست زیاتر بە بیخۆیت بۆ ئەوەی ددانەکەت سەلامەتتر بێتن. یەکێکیش لەو ڕێکاریانە ئەوەیەکەوە خواردنی تەندروست ئەمە تا دەتوانین خواردنی تەندروست بخۆین و خۆمان بە دوور بگرین لە خواردانی کەوا شەکریان تیادا زۆرە بۆ ئەوەی ددانەکانمان سەلامەتتر بێتن و هەروەها زۆر خواردنەوەی ئاو بە تایبەتی لەو کەسانەی کەوا باسمان کرد وشکی دەمیان هەیە کە ئەمەش یارمەتی دەرە بۆ ئەوەی دەوی بەتەڕی بمێنێتەوە یا خۆت زیاتر لیک یا خۆت ئەو شتانە زیاتر بەکاربێنین کەوا دەبێتەوە هۆی هاندەرە بۆ ئەوەی لیکڕژێنەکان زیاتر لیک دەربدەن بە تایبەتی وەکو چوینگام بەنێشت زۆر ئەوەیە کاریگەری زۆری هەیە بەڵێ زیاتر بۆ زیاتر دەردانی لیکی ناودەم کە ئەمەش باسمان کرد گرنگەکانی لیکی دەم و هەروەها لە ڕووی پاراستنی ددان و هەروەها دوورکەوتنەوە لە کلۆربوون و یەکەچکەش لە ڕێکارە گرنگەکان ئەوەیەکەوە بە شێوەیەکی گشتی خەڵکی مە زۆر ئێهمالی دەکات خۆت پشتگوێی دەخاتن سەردانیکردنی پزیشکی ددان پێویستە بەلایەنی کەم ساڵی 2 جار هەر کەسێک سەردانی پزیشکی ددان بکاتن بۆ ئەوەی ئەگەر کلۆریەکی کەمیشی هەبێتن زوو ڕێگری لێ بکات و چارەسەری بۆ بکاتن بەر لەوەی کەوا زیاد ببێتن و تووشی کێشەی زیاتری بکاتن بۆیە سەردانیکردنی پزیشکی ددان ساڵی 2 جار پێویستە ئەگەر نێشی بتوانی ساڵی جارێک سەردانی پزیشکی ددان بکاتن بۆ ئەوەی ددانەکانی سەلامەتتر بێتن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی